قەرەچیەکم لەبن کۆنەکی پینەکری لە سینۆرەی گوندەکی قەداغا. ئیرۆژ لەبەرم سبە لە کۆما نزانم. لە هەر دەرێ قەدەخەمە لێ نزانم چما. توژی قاچاقی ئەوی ناخۆی قەدەخەی. کۆنێ من لە تا قەداخە و گوندێتە لە من قەداخە لێ نزانم چما. ئەس قەرەچیەکە بێجێ و تۆ قاچاقێکی ئەڤینا قەرەچیەکی. دەوەرە ئەمەرە دەوەرە ئەمەرن لێ نزانم بەر بوو کوڤە. ئەس قەدەخە و